بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای زیاتر لە 6 کاتژمێر لە کۆبوونەوە هەرێک لە پۆتین و ئەردۆغان لەبارەی ڕۆژاوای کوردستان و سووریاوە گەشتە ڕێکەوتن و ڕێکەوتنێکی دەخاڵیان لەبارەی دۆخی سووریا و هەمانگی نێوان هەردوو وڵات واژۆکرد. بەپێی ڕێکەوتنەکە دەبێت ناوچەیەکی ئارام بە خوڵایی 32 کیلۆمەتر دروست بکرێت و هێزە کوردیەکان بکشێنەوە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، هەروە لە هۆڵەندا و دکتۆر جەبار قادر شارەزایی کاروباری تورکیا تاوتوێم پرسە دەکەی. سەرەتا دەقی ڕێکەوتنەکە بە ئینفۆگرافیک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە توێژەکەمان دەکەین. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا بەخێر مێنگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزت لەسەر ڕێکەوتنی تورکیا و رووسیا لەبارەی سووریاوە چیە کە ئەوەکو لە گرافیکەکەدا دیار بوو کە دووارەوانیش ڕێکەوتن لەسەرەوەی کە بە قوڵایی 32 کیلۆمەتر ناوچەیەکی ئارام دروست بکرێ و بە قوڵایی مەسەڵەن 10 کیلۆمەتریش دەورەی هاوبەش لە نێوان هێزەکانی تورکیا و رووسیا پێک بهێنرێت. بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەم ڕێککەوتنە شتێکی چاوەڕوان کراو بوو و دەتوانین بڵێن ئەمە بە شێوەیەکی گشتی درێژکردنەوەی ڕێککەوتنامەی ئادەنەی ساڵی 1990 و پاشانیش جەختکردنەوەی لەسەر ڕێککەوتنامەکەی ئەمریکا و تورکیا بە شێوازێکی تر. بۆ خۆی بەردەوام زلێزەکان بەسەر هەمویانەوە ئەمریکا و رووسیاوە زلێزێکی تریش بە درێژایی مێژوو بەرژەوەندەکانی خۆیان لەسەر و هەموو شتێکەوەی. بەرژەوەندی ئەمریکا و رووسیا لەگەڵ تورکیا بەرژەوەندێکی زۆرە و تورکیا وڵاتێکی زەبەلاحی ناوچەکەیە و ئەندامە لە ناتۆ و لە هەمان کاتشا دراوسێ رووسایە و سەردەمانێک جێگای مەترسی بۆ یەکێتی سۆڤیەتی جاران و رووسیا ئێستا بەدەر لەوش بەرژەوەندی هاوبەشیان هەیە. ئەو دەبینی ئۆردۆگان لەگە هەر کۆبوونەوەی کا باسی گرێبەستی چەند ملیار دۆلاری یەکەن. ئەم بەرژەوەندیانە زۆر گەورن. تورکیا نایەوێ رووسیا نایەوێت تورکیا لە دەست بدا لەسەر باکووری سووریا و بە هەمان شێوەش ئەمریکا نایەوێت تورکیا لە دەست بدا بۆ کورد. بەڕاستی کورد هیچ بەڕژەوەندیەک نییە لای
لای کورد بێ تا کوردبی پارێزە بۆ ئەمریکا و رووسیا بەراورد بێ بە بەرژەوەندەکانی تورکیا بۆیە بەردەوام لە سیاسەتکردن ئینسانە بێت چاوەڕێەوە بکە هێزەکان بەرژەوەندی خۆیان دەوێت رووسیا کاتێک دەبینی ئەمریکا ڕێکەوتنێکی کردو ڕێگای داوە بە هێزی تورکیاکان دامە لە ناتۆ 32 کیلۆمەتر بێتە ناو خاکی تورکیاوە بێتە ناو خاکی سووریا و گرنگترین شوێنەکانی باکووری سووریا بە قوڵی 32 کیلۆمەتر و بە درێژی نزیکەی 500 کیلۆمەتر داگیر بکە کە ئەو ناوچانە ناوچەی نەوتیتیایەکە لە هەموو سووریا لەو ناوچانە نەوت هەیە واروان ناوچەی کشتتوکاڵی زۆر گرنگن بە نیسبە سووریاوە ئەمانە ببێتە مڵکی تورکیا و تورکیا دەستی بەسەرا بگرێ وە لە مێژووی تورکیاشا و ناوچانەی دەستی بەسەراگرتون زۆر بە زەحمەت چۆڵی کردوون و نمونەش لە قوبڕوسا هەیە کە تا ئێستا ماوەتەوە بۆیە ڕووسەکان نیگەران بوون لەو بابەتە و ئەردۆغانی بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە کەەوە بە بۆچوونی من لقمەیەکی زۆر قورس نییە قورسە پارویەکی سوک نییە ئەوە بە ئاسانی بتوانێت 32 کیلۆمەتر بچێتە خاکی سووریاوە دەبوو بچێ ڕەزامەندی رووسیا بەدەستبێنێ دیارە ئەم کۆبوونەوەی کە کۆبوونەوەیکی زۆر دوور و درێژی خایاندوو نزیکەی 6 ساعتی پێچوو دەرەنجام ڕێکەوتن لەسەری بەس بە بۆچوونی من نام ڕێکەوتنە جێبەجێ بێنە ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا جێبەجێکردنەکەی زۆر قورسە ئەمەش جیاوازە لەوەی تر ئەوەی پێشوو ڕێگای بە ئەمریکەکان ڕێگان دابوو بە تورکیا بە تەنیا تورکیا ناوچەی ئارام دروست بکە بە قوڵایی 32 کیلۆمەتر بە درێژایی نزیکەی 500 کیلۆمەتر لەمایاندانا ئەمەیان باس لە بوونی دەورەی هاوبەشەکە 10 کیلۆمەتر قوڵایی دەورەی جارێ هەر لەوەی پێشویان ئەمریکا پەشیمان بۆتەوە ئێستا بە ئاشکرایە ینی ئەمریکیەکان لەڵێن ئێمە پێویستە ناوچەندەوتیەکان بپارێزین و هێزەکانی ئەمریکا هێزێکی 200 کەسی بچێتەوە هێزەکەی پێشووی ئەمریکا آخر جار کەما بۆ تەنها 38 سەربازی ئەمریکی بوو کە لە بنکەکانی بنکەی ئەمریکی بوون لە باکووری سووریا بەڵام ئەم هێزان هێزێکی 200 کەسی گەورەتری دەچێتەوە چۆ بەڕاستی ڕاستە بڕیاری ترام بڕیارێکی مەدروست نەبوو سەرپێیی بوو باش و هەموو سیاسەت مەدارەکانی ئەمریکا و لایەنگرانی حیزبەکەی خۆشی لێ ناڕازی بوون بەڵام دوجار ئەمەیان گەڕانەوەی بنکەیەکی ئەمریکی بۆ ناوچەیە بڕیاری حکوومەتی ئەمریکی و بڕیاری هەموو لایەکە و ترامپی ڕەزامەندی دەربڕیوە جارێک ئەمریکا چێتەوە ناوچەیە ئەم ناوچەیەشکە ئەمریکای لێبێ رووسیا چۆن دەتوانێت بە هاوبەشی هێزەکانیان لەو ناوچانە بڵاو پێ بکەن ئەی دوجار هەڵوێستی سووریا و ئێران چێ کە زۆر بەتوندی هەم بە شارەسەت هەم ئێران دژی هاتنەناوەی تورکیا و دژی داگیرکاری تورکیان لەم ناوچانە بۆیە من پێم وایە ئەم بڕیارە جێبەجێ نابێ ڕوبەڕووی ژایەتی سەخت دەبێت دواتر لەسەر ڕێکەوتنی ئەدانە وردەکارێکی چیە کەم ڕۆژ باز لەوەکراوێکی لە خاڵەکان کە جێبەجێکردنی و ڕێکەوتنەگەرم و لای بەڕێز دکتۆر جەبار سوپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێ سەرنجی بەڕێزیش بزانم سەبارەت بەو ڕێکەوتنە نوێی کە ئەمشەو لە نێوان تورکیا و رووسیا واژۆ کراوە پێکاتوە لە دە خاڵ و ناوچە ئارام بە قوڵای 32 کیلۆمەتر دەورەی هاوبەش بە قوڵای 10 کیلۆمەتر لە نێوان رووس و تورکیاوە چوونی سەربازانی پۆلیسی رووسیا بۆ سەر سنوور لەگەڵ هێزی سنووری سووریا کە بچنە سنووری تورکیا. بکاتان باش ئەوەی ڕاست بێ من پێش چەند ڕۆژە لە تەلەڤیزیۆنێکا وتم ئەم ڕێکەوتنامەی ئەمریکا و تورکیا چەکێکی بێ ڕەسیدە ترامپ ئیمزای کردو ئەردۆگانیش ناتوانێت وەکو دەڵێ خەرجی بکە لە هیچ بانکێک وا دیارە لە بانکی رووسیا هەندێکی بەشێکی لێ خەرج کرد بەڵام ئەوەی کە دەیویست بەدەستی نەکەوت ئەم ڕێکەوتنامەیە ئاماژە بە یەک شتی گرنگەکە ئەوش ئەوەیە جێگیربوونی رووسیا لە سووریا لە هەموو سووریا وەکو دەڵێ بۆ مەودایەکی زۆر دوور و درێژ وەگەڕانەوەیەکی بەهێزی رووسیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەواازەی سووریاوە ئەوەی لە ڕێکەوتنامەکەیە 5-6 خاڵی کلیشەیە یەکێتی خاڵی سووریا و گەڕانەوە بۆ ئەوەی ئەدەنا ڕێکەوتنامەی ئەدەنە لە ساڵی 1998 وەکو دەزانین ئەو کاتەکرا کە تورکیا سوپای بردو بۆ سەر سنوور و هەڕەشەیەوەیە کرد کە بچێتە ناو سووریاوە ئەنجامەکەیەوە بوو سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە سووریا دەرکراوە و ئیتر ئەو وەکو دەڵێ باقی چیرۆکەکە لای هەموو خەڵک ئاشکرایە. لێرە ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی هۆڵەندی دیمەنێکی هەندێک سرنج ڕاکێشیان پیشاندا لە پێگەیەکی سەربازی ئەمریکی کە ڕووسەکان دەچوونە ناوەوە پیشانیانەدا کە ئەم بەیانی یا دوێنێ بەیانی ئەمریکیەکانیان لێبوو ئێستا ئێمە ئێوارە لێرەین واتە ئێمە
هەموو ئەو جێگانەی ئەمریکا چۆڵی دەکا یا پێی چۆڵ دەکەین و ئێمە جێگاکە دەگرینەوە. ئێستا ئەو بڕیارەی کە دراوە تەنها ئەو خاڵە نەبێ ئەو ناوچەیە نەبێ کە ئێستا کردەوەکانی هێڕشتی ئەردۆگانی لێیە لە نێوان گردی سپی و سەریکانیە تەل ئەبیض و ڕەس العین وەکو دەڵێن ئەلەوێدا ئەوە وەکو خۆی دەمێنێتەوە بە گوێرەی ڕێکەوتنامەکە ئەوی تری سنوورەکە لە هەموویە هێزی ڕووسی و هێزی سووریا دەبێت و ئەمانن کە هەوڵ دەدەن بڵێن چەکدارەکانی یەفگە و ئەوانە لە سنوور دوور بخەنەوە بە مەودای یعنی ئەوەی کە وا تێ بگەین کە 30 کیلۆمەتر لە هەموو سنووری بڵێ ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان دەچنە ژێر دەسەڵاتی تورکیا و شتیوە نابێ و پێم وایە منیش لە یەکەم ڕۆژەوە ینی ڕێیم وا بووە کام ئەم ڕێکەوتنە قەت جێبەجێ ناکرێت کۆمەڵی زۆر وردەکاری تێدایەوە یاریکردنی سەرەکی هەن کە بەرژەوەندەکانیان دژ بەیەکە رووسیاوەکو دەڵێ گۆڵی خۆی کرد بەڵێ بەس سەبارەت بەوەی کە دکتۆرێنی زۆرێک لە ناڕوونی نییە سەبارەت بە 32 کیلۆمەترەکە چونکە دەڵێت ناوچەیەکی ئارام بە قوڵای 32 کیلۆمەتر هێزە کوردیەکان یەپەگە و ئەوانە بکشێنەوە یعنی خۆ دیاری نەکراوە ئایا ناوچە ئەو 32 کیلۆمەترە لەلایەن کێوە سەرپەرشتی دەکرێت ئایا لەلایەن رووسیا و یاخود ڕێگە دەدرێت تورکیا جگە لە 10 کیلۆمەتر قوڵایی کە دەورەی هاوبەش زیاتر بێتە ناوچە کوردیەکانەوە؟ نەخێر لەو ناوچانە بە بۆچوونی من تورکیا هیچ ڕۆڵێکی نابێ ئەوە تەنها رووسیا بڕیاری لەسەردا و سەربازەکانی هەندێ وەکو ڕەمز هەندێک سەربازی سووری دەبەنا و ناوچانە لەسەر سنوورەکان جێگیریان دەکەن و ڕووسەکان لەگەڵ کووردا دەکەونە گفتوگۆوە چکە ئەگەر سەرنجتانی ڕای کێشابێ بۆچوونێکی پوتین لەوێدا گرنگ بوو کە ئاماژەی بەوە کرد کە نابێ کورد پێکهاتەیەکە لە پێکهاتەکانی سووریاوە نابێ داخوازیەکانی پشتگوێ بخرێن یا نابێ بۆ خۆی پشتگوێ بخرێ ئەمە دژی هەموو ئەو تێزانەیە کە ئەردۆگان داوای دەکات لێرەدا بۆ کورد گرنگە بە بۆچوونی من ئەو پلانە جەهەنەمی ئەردۆگان کە هەیبوو کە کورد لەو ناوچەیە بە هەمووی دەرکا بسڕێتەوە و عەرەبی سوننەی ئیسلامی تونڕە لە جێگەیان جێگیر بکاوە هەتایە سنووری خۆی پێیان بپارێزێ بە حکمی ئەوەی دەسەڵاتێکی عەلەوی لە دیمەشقا هەیە و ئەم کردوانەی تورکیای ئەم 8 ساڵەی لە بیر ناچێەوە هەوڵەدا کێشەی بۆ دروستکە ئەو پلانەی تورکیا سەری نەگرت و ئێستا گرنگ بۆ هێزە کوردەکان ئەوەیە هێزەکانی خۆیان وەکو دەڵێ کۆبکەنەوە ڕێکسنوینەکانیان کۆبکەنەوە چکە ڕژێمی سووری ڕژێمێکی لاوازە لە مەودایەکی بینراودا ئەو توانایی نییە کە وەکو جاران دەسەڵات بگرێتەوە دەست و وەکو دەڵێ هەموو شتێک لەو ناوچانە کۆنتترۆل بکە لەبەرەوە زۆر گرنگە وەکو دەڵێ پاشەکشەیەکی ڕێکخراو هەبێ و ئەو هێزانە بتوانن وەکو دەڵێ خۆیان کۆبکەنەوە بەڵام لە هەمان کاتا دەرس لەم ئەزمونە وەرگرن و هەوڵ نەدەن جارێکی تر نە رووسیان نە ئەمریکا بتوانێت یاریان پێ بکات چکە بەداخەوە کورد هەمیشە وایە کە لە بارێکدایە و ئەو دەوڵەتانە هەمیشە هەڕەشەی لە نێوبردننی لێ دەبن لەبەرەوە دائیمە هەوڵەدا خۆی بەلایەکە هەڵبواسێ لە کۆتاییشدا ئەو دەوڵەتانە گۆرەی بەرژەوەندەکانی خۆی سپاس دەکەم دواتەگرێمەوە لای بەڕێز سەرەسەر دەکەین ئایم ڕێکەوتنە لە بەرژەوەندی لایەنە کوردیەکانە دەگەڕێم و لای بەڕێزت دکتۆر مامۆستادارە بکەڕێم و لای بەڕێزت هەرچەندە کەمێک دکتۆر باسی ڕێکەوتنی ئەدەنەی کرد بەڵام ڕێکەوتنەکە ئەگەر جێبەجێ بکرێت هیچ کاریگەری لەسەر هێزە کوردیەکان دەکرێت کەم ڕێکەوتنە بۆ سنوورارکردنی چالاکیەکانی پەکەکە بوو لە ساڵی 1998 بۆی کە چالاکیانی پەکەکە سنووردار کرد دوایی ڕێبەری پەکەکە لێوە دەرکرا و دواتر دەستگیر کرا لە کینیە بەڕاستیدا ئەم کێشمەی نێوان سووریا و تورکیا زۆر قەدیمە و ڕەگ و ڕیشەی هەیە و تورکەکان تەمایان لە هەندێک خاکی سووری هەیە و بەشێک لە خاکی سووریە هەموو سووریا سەردەمێک بە مەملەکەتی خۆیان زانی و هەر بۆ عەقلەتە بیرەکەنەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم و
نەمانی دەوڵەتی عوسمانی و دابشکردنی ئەو ناوچانە. دواتری سووریا بۆ دیارە بۆ دژایەتی تورکیا حتمما هاوکاری پەکەکەی کردووە و هێزەکانیان لە ناو سووریا مەشقان پێکراوە و ڕێبەری پەکە کابڵاوە جاران لە سووریا بوو. دوجار کە تورکیا فشاری کرد سووریا بە ناویەوەی کە لە خاکی سووریا نەماون، بەڵام بەشێک لە لوبناان هەلەژێر دەسەڵاتی سووریا و پەکەکەی بردە ناوچەی بێقاعی لوبنانی و لەوێ بارەگا و سەربازگەی بۆ جەماعەتی پەکەکە کردەوە و دوجاری جێوەداوانە لە خاکی سووریانین لە لوبناانن. ڕێکەوتنی ئەدەنەش جارە جارێکی تر هەر بۆ سووریا بۆ خۆپاراستن لەو شەڕا و ڕێکەوت نامایان کرد، بەڵام لە دوای ئەو ڕێکەوت نەشەوە بەڕاستی تورکیا پشتیوانی پەکەکەی هەر کردووە و ئەو سووریا سووریا پشتیوانی پەکەکەی کردووە و ئەو پەیوەندیانان هەرتێک نەداوە. بەڵام بە پێی ئەو ڕێکەوتن نامەیە دەبوو 10 کیلۆمەتر تورکیا بۆی هەبوو بێتە سنوورەکانی سووریاوە، بە درێژایی سنوور 10 کیلۆمەتر بێتە ناوە. رووسەکان لەم دوایە شاجارێکتر ڕازی بوون بەو 10 کیلۆمەترە. ئێستاشی لەگەڵابێ ئەم جارەش هەرباس لەوە ئەکەن 10 کیلۆمەتر دەورەی هاوبەشیان هەبێ، بەڵە جگە لە قامیشلو بەڵە جگە لە قامیشلۆن ئەوە نایگرێتەوە، بەڵام ئەوان ناوچەکانی زیج هەر جارێکتر ئەڵێ 10 کیلۆمەتر. بەڵام ئەم 10 کیلۆمەترش هەر هاوبەشەوەتە هێزەکانی رووسیان هەر لەگەڵ دەبێت لەسەر سنوورەکان، کە دوجار من پێم وایە هێزەکانی سووریاش دەچنەوە ناوچانە. بەڵام بەخۆی گرنگەوەیە ئایا ئەمریکەکان ڕێگە دەدەن، یعنی ئەگەر بیانەوێ ئەوەی ئەمڕۆ باس لەوە دەکەن کە بنکەی سەربازی لەو ناوچانە دێڵنەوە ئەوان خۆیان کشانەوەتەوە لەو ناوچانە. بەڵام باکووری سوێد ترامبوتی ئێمە لە ناوچەی ئارام کە 32 کیلۆمەترە کشانێتەوە تەنان لە چەند مەسەن کێڵگەیەکی پارێزگای دێرە زوور کێڵگەی نەوتی ماوە. بەڵام من پێم وایە دەستنەوە ناوچانە دەستنەوە هەندێک لە ناوچەکان و نایانێت لە دەستیان دەربچێ. دوجاری ئەم ناوچانە بە هاوبەشی کە بەڕێوەچوو ئادەم تورکیاوەی کە دەیەوێت سەر ناگرێ، چۆ تورکەکان بەڕاستی ئەوەی من لی دەخوێنمەوە زۆر شۆڤێنیانە بیر دەکەنەوە، زۆر بیر لەوە دەکەنەوە ئەوەی ناوچانە کە ناوچەی کوردستانن بێن ئاوارە عەرەبەکان بێنەوە ئەو ناوچانە چەند میلیۆن عەرەبێک بێن لەوێ نیشتەجێکەن بۆ گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە. سیرتر لەوەیە یعنی دژایەتێکی ڕێگوڕیشەیی لە نێوان ڕژێمی سووریا و تورکیا هەیە. پاشان معلومی شەوەی لە سووریا حکوم دەکا عەلەویەکانن کە لە ڕووی مەزهەبیشەوە زۆر دژن بە تورکیا، بەڵام حکوومەتی تورک هێشتا گەڕانەوەی سووریای پێ باشترە بۆ ئەو ناوچانە بەس دەسەڵاتی کوردیتیانەمێنێ. پۆتین دەڵێ کوردەکان پێکاتەیەکی سەرەکین و دەبێت پشتگوێ نەخرێن، یەکێک لە پێکاتەکان نابێت پشتگوێ بخرێن، بەڵام ئەوان بکەم تا زۆر باسی کوردەکان ناکەن و بە هیچ شێوەیەکیش من پێم وایە تورکیا مەبەستی ئاوارانە نییە بیانێنێتەوە، ئەو ئاوارانە خۆشیان نایەنەوە مەگەر بە زۆر بیانێرنەوە، چونکە لەوان بۆیە لە سووریا ڕایان کردووە تا بتوانە ژیانێک دابینکەن، نایەنەوە ناوچانە مەگەر بە زۆر بیانهێنەوە جارێکتر، بەس بۆ ئەوەی ڕایگشتی جیهانی بەمە بخەڵەتێنێ پێیان بڵێ ئێمە بۆ گەڕانەوەی ئاوارەکان واکەین. جینا دەکراوە بە ڕێکەوتن نامەیەک بێباگەداری ئەمریکا و رووسیا و هەسەدەش کە ئەمانە ئاوارانە و گەشتنەوە ناوخاکی سووریا، تەنانە سووریاش کە ئەمانە دەگەڕێنەوە ناوخاکی سووریا، بەڵام بەڕاستی هەدەفەکەەوە نییە. بۆیە من پێم وایە ئەمە ڕاستە سنووردارکردنی چالاکی پەکەکە و یەپەگە و هەموو ئەمانەیە، بەڵام هەدەفەکەی ئەوان نەهێشتنی ئیدارە کوردیەکەی کە من پێم وایە هەردەمێنێ و دوجار یەکێک لە خاڵەکان کە گرنگ بوو باسکرا هەموو باس لە نووسینەوەی دەستوری نوێی سووریاکەن. دەستوری سووریاچێک لەو خاڵانە حکمی زاتی و بۆ کوردەکان کە کوردەکان لەسەرەوە لە سەرەتاوم قاتعیان کرد و ئێستا رووسەکان لەبەی نانەوەن پێم وایە جارێکەوە بابەتە مەسەلەی حکمی زاتی بدەن. من پێم وایە سووریا ناچار دەبێ ئەم جارە لەژێرە و گوشارەی ناوخۆنی و دەوڵەتی ئەو بابەتانەی کە هەیە ئیدارەیەکی سربەخۆ بۆ کوردەکان لەو ناوچە کوردیانە دابین بکە باشە و بوونی هێزی هاوبەشیش لەو ناوچانە لە قازانجی خەڵقی کوردە لەو ناوچانەوە تووشی بەڕاستی پاکتاوی ڕێگەزی نابن و بەس پێ دوای ئەوەی ڕێکەوتنی ئەدەنا یعنی ئێستا پێ دوایە کە ئێستا بۆ نمونە ئەردۆغان دەڵێ یەپەگە بۆ نمونە پێدە و پەکەکە جیاوازیان نییە بۆوان پێ دوای لە دیدی رووسیا و پەکەکە لەگەڵ پێدە جیاوازتر دەبینێ ینی کە ئەم ڕێکەوتن دەڵێ باجێ بەجێ. بەڵام من پێم وانە لە دیدی رووسیا یەکشت بن چونکە لەمڕۆ قسەکانی پۆتینیشمان بینی وەزیری دەرۆشمان بینی هیچ ئاماژیان بەوە نەدەکرد، بەس ئەردۆگان خۆی دەیەبێتیانەوە بەسێتەوە. ترامپیش جارێک دووبارەی کردوێتەوە دەڵێ مەرج نییە و هێزەکانی پەکەکە بن یان هەموو ئەو هێزانە دۆستی با بڵێن سەر بە پەکەکە بن، هەموو ئەوانە ڕەتیەکەنەوە سەر بە پەکەکە بن. دوجار حکوومەتی سووریا کێشەیەکی نییە لەگەڵ پەکەکە بە بۆچوونی من کێشەی نییە ئەوەندەی کێشەی هەیە لەگەڵ تورکیا
تورکیا پێم وایە لەم گەمەیە سەرکەوتو نەبووە پێشی وا بوو بە تەنیا ئەوەی ئەمریکا ڕێی پێدا بوو ئەمریکا ڕێی پێدا بوو 32 کیلۆمەتر بە قوڵایی بە تەنیا بۆ خۆی بچێت ئەمە ڕێکەوتنەکە بوو کە ترام کردبووی هەمووی پێشکەش کردبوو بەڵامی زانی بۆی جێبەجێ ناکرێت پەنای بۆ رووسیا برد و رووسیا سنوورداری کردووە دوجار بە بۆچوونی من هیچیان جێبەجێ ناکرێت ئەوەشیان جێبەجێ ناکرێت ئەو ناوچانەی کە چوون ئێستا گرێسپی و سەرەکانی سوپای تورکی لێمێنێتەوە بەڵام جگەل ناوچەکانی کە دەکرێت هێزەکانی رووسیا و سووریا بە هاوبەشی بگەڕێنەوە چالاکیەکانی یەپەگەشت سنووردار بکرێ بەڵام دوجار ئەو ئیدارێت تا فترەیەک تری بە خۆی مێنێت. سپاس دەکەم دکتۆر لەسەر ڕێکەوتنی ئەدانا پێ دوای هیچ چالاکیەکی پێدا سنووردار بکە رووسیا لەگەڵ تورکیا ڕێبکەوە سەبارەت بەوەش کە ئایا ئەم ڕێکەوتنە چارنووسی ئیدارەی خۆبەرگەبەری ڕۆژاواتی بەسەردێ یاخود لە بەرژەوەندی کووردە ئەم ڕێکەوتنە گەر جێبەجێ بکرێت؟ نەخێر لە بەرژەوەندی کورد نییە بەڵام بە هیچ شێوەک لە بەرژەوەندی کورد نییە بەڵام ئەوەیە کە کوردی لە جینۆسایدێکی ئاشکرا ڕزگار کردڕنگێ بۆ ماوەیە و ئەو ئیدارەیە پێم وایە لە کۆتاییدا هەر ڕووسەکان لەگەڵ دیمەشقا دەیان لێنن بە جۆرێک لە ڕێککەوتن کە هەندێک ماف چونکە رووسیا من لە جێگەی تریش وتومە رووسیا بۆ خۆی دەوڵەتێکی فیدرالیە لە 85 یەکەی فیدرالی لە کۆمارەوە بگرە هەتا کۆگاتە ناوچەی ئۆتۆنۆمی پێکاتەوە رووسیا دژی جیاببوونەوەی بڵێن کەمینەیەەکە لەیەکێ لە دەوڵەتەکان چکە ئەوە لە دواییدا بۆ خۆی دەگەڕێتەوە چانی هەیە دەکەن داغستانی هەیە بزانم دەیان میلەت لە رووسیای فیدرالیدا دەژێن لەبەر ئەوە وەکو پرینسپێ ئەو دژی ئەو گۆڕینی سنوورەوە جیاببوونەوەی میلەتانە ئەمە لەلایەکی تر بەڵام ئەو هەمیشە باس لەوە دەکا کە کورد دەبێ هەندێ مافی هەبێ لە سووریا و نابێ پشتگوێ بخرێت تەنانەت بۆ مەسلەی ئەوانەی ئەستانە و مەسلەی کۆمیتەی دەستور و کۆمیسیۆنی دەستور و ئەمانە هەمیشە ڕووس لەگەڵ ئەوەیە بووە کە کورد جۆرێکی نوێنەرایەتی هەبێ و ڕووسەکان بە هیچ شێوەیەک ڕۆژێ لە ڕۆژان مەسەڵەن پارتی کرێکارانی کوردستان یا یەپەگەیە ئەو حزبانەی تر بە چاوی ئەمریکا و ڕۆژئاوا ئەوانە و مۆری تیرۆریستیان قەت لێ نەداون و بە شێوەیەکی تر ئەوان هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکەن بەڵکو نوێنەرایەتیان بۆ کردوونەتەوە لە مۆسکۆ و لە پەیوەندی هەمیشەییان تەنانەت دوێنێ وەفدێکی گەورە لە ڕووسی چووە قامیشلووە پێم وایە لەوێ گفتوگۆی ئەوەیان کردووە بەشێ لەوەی کە ئەمڕۆ باسکراوە دەبێ ئاگاداری و دیدی کوردەکانی تێدا بوو بێ من ئێستا وای تێدەکەم ئێستا ئەمریکا لەگەڵ ڕۆژئاوایە چکە لەگەڵ ڕۆژئاوا کۆمەڵی پرۆژێ باسی لێوە دەکرێت کە ئەبێ ئەو ناوچەی ئاسایشە ئەو ناوچە ئەمنیەی کە دروست دەکرێت لە ژێر چاودێری نێودەوڵەتیە بێت ئەسا ئەڵمانیا لەگەڵ ئەمەیە فەرەنسا لەگەڵ ئەمەیە و هەوڵدەن لەگەڵ ئەمریکا ئێستا ئەمریکا دەبێت هەوڵێکی زۆر بدا بۆ ئەوەی ئەو دەستکەوتانی رووسیا بەدەستی هێناوە لی کەم بکاتەوە جا لێرەیە ڕەنمێ لەگەڵ ئەوروپای یەکێتی ئەوروپایە هەوڵێکی وا بدەن کە نابێ ڕووس و تورک بەتەنیا ئەو کارە بکەن بەڵکو دەبێ مەسەڵەن دەرچەیەکی وای بۆ بدۆزنەوە کە لەژێر چاودێریکی نێودەوڵەتی هەبێ و هەڵبەتە ئەگەر چاودێریکی نێودەوڵەتی بێ ئەوە بۆ کورد زۆر باشترەوە و دەرفەتی ئەوەی کە چەتەکانی مەسەڵەن سەر بە ئەردۆگان لەو ناوچانەدا بە کەیفی خۆیان تاڵان بکەن و وێرانکاری بکەن و خەڵی بکوشن و پاکتاوکردنی نەژادی بکەن لەو ناوەیە ڕێگەل لەوە دەگیرێ بەڵام ئەوەی کە یعنی بڵێن ئەمە وەکو دەڵێ زیان نەک لە نیوە بەڵکو لە چارەکەی بگەڕێتەوە هەر باشە بەس دکتۆر خۆت بۆ چون دوایە کە لایەنە کوردیەکان جگەر لەو 10 کیلۆمەتر قوڵایەکەی کە هاوبەشیە لە نێوان رووسیا و بڵین تورکیا لە 32 کیلۆمەترەکە بکشێنەوە؟ پێم وایە وەکو سەربازی وەکو هێزی سەربازی و چەکی گران و ئەمانە دەکشێنەوە چونکە ئەوان دەیانەوێ وەکو لە سەرێکانی و لە گرێسپی و ئەوانە کشانەوە لەو ناوچانەش دەکشێنەوە بۆ ئەوەی بەڵگە نەدەن بەدەستەوە
ینی هەڵبەتە رووسیا لێرە وەکو گەرنتیۆرێکە وەکو لایەنێکە کە گەرنتی ئەو کارە دەکا ئەو کاتە ماف دەدا بە تورکیا کە لێیان بدا جا بۆ ئەوەی ئەوە نەدەن ڕنگ بێ بکشێنەوە پێم وایە دەکشێنەوە چەکەکانیان دەکشێننەوە بەڵام گرنگە میلەتەکە لە جێگەی خۆی بمێنێتەوە ئەو خەڵکە ئەو هەموو سەرباز و هین و ئەوانە ینی پێم وایە گۆڕانکاری لە ناوچەکە هێشتا بەڕێوەیە و گرنگ ئەوەیە کورد هێزەکانی بپارێزێ و ینی چاوەڕوانی ئەوە بکاتۆ نازانی سبینێ ترامپ هەڵوێستی چییە بێت چۆن جارێکی تر وەکو دەڵێ مێزەکە قڵب دەکەنەوە و کارتەکان هەموو تێکەڵ بە یەک دەکەنەوە لەبەرەوە پێم وایە ئەم چیرۆکە یا ئەم چیرۆکە یا ئەم هەویرە ئاوی زۆری دەوێتەوە بەو ئاسانیەی کە ئەردۆگان پلانی بۆدا دەڕێژا و 3 ملیۆن و نیو خەڵک بێن بۆ لێرە جێگیریان دەکەم و نیشتەجییان دەکەم و تورکیا بەو شێوەیە ڕزگاری دەبێت لە ئەو ئاوارانە و ئەو کارتەیش هەڵبەتە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە بەرامبەر ئەوروپاش وەکاری هێنا زوو هەفەشەی ئەویان لێکە ئەگەر پێتان دەخۆش نییە ئەوە دەرگاکە بۆ 3 ملیۆن و نیو ئاواتان بەرەوە. بەڵای دکتۆر زۆر بە کورتی سەبارەت بە پێم ڕێکەوتنە ئێستا کە گرێسپی و بڵین سەرەکانی هێزەکانی تورکیا و سەر بە تورکیا تێن ئەوە تازە لەمە دوا دراوە بە تورکیا وایە؟ بەڵێ پێم وایە ئەوە لەژێر دەسەڵات تورکیا دەمێنێتەوە بەڵام تورکیا زیاتر هەیە ئەو هێزانەی کە ناوی لێناوە بڵێن ئۆپۆزیسیۆن و ئێتیلاف و نازانم سوپای ئازادی سووریا و چی ئەوانە لەوێ دەبێنەوە ئەگەر سەیری ژمارەی کوژراوەکان بکەن حەوت تور کوژراوە بەڵام هەفتاوە ئەوەنە لەوانە کوژرا ئەو ئێستا بەمانە شەڕەکایە بۆ خۆی شەڕەکەی بۆ ئەمان ئەو تەنها لە دوورەوە تۆپ و تیارە بکاتێن. بەڵێ سپاس دەکەم مامۆستا سەبارەت بۆی کە ئێستاباز لەو دەکرێت کە ڤلادیمیر پۆتین پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ بەشار ئەسەد ئەنجامداوە بەشار ئەسەد ئامادەی هێزەکانی سووریای بۆ بڵاوکردنەوە لەسەر سنوور ئەنجامداوە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە سووریا ببێ ینی ئەو توانای هەیە کە بتوانێت سنوور و پارێزە یاخود بۆ پێشتر ڕێکەوتنی هێزە کوردیەکانیش کەوا بڕیار بوو بە نێوەندگیری رووسیا بێنە ناوچەکان ئەمە ئۆپەراسیۆنی ڕانەگرت. دانی بۆ سووریا هاتنەوە ناوچانە ئاسانە هێزێکی زۆریشی ناوێ چکە ڕووسەکان پشگیری هاتنەوەی رووسیا دەکەن بۆ سەر سنوورەکان و ئەوانە خاکی بەپێی یاسانی و دەوڵەتی ئەوانە خاکی شەرعی سووریان باش و مافی خۆیان نەبێنەوە سنوورەکان و ئێرانیەکانی زۆر بەتوندی پشگیری سووریاکان وان ڕۆلی گرنگیشان هەیە لە سووریا نایانەوێت تورکیا لەو ناوچانە بمێنێتەوە. دوجارێک ئەم ڕێککەوتنە بۆ نمونە 150 ساعتیان داناوە کاتە 6 ڕۆژ تقریبا زیاتر وەنیش لە بۆیە 6 ڕۆژە من پێم وایە لەوە ئەم 6 ڕۆژات گۆڕانکاری زۆر گرنگ گوشتی سیر دێتە پێشەوە کە ئەو ڕێککەوتنە بەو شێوازە جێبەجێ نابێت. ئەوە بێ ئاگاشمان لەوە بێ لە وتەکانی پۆتین باسی لەوە کرد دەبێ وردەکاری ئەو ڕێککەوتنانە بەرینەوە جنێف واتە جارێککە دانەوێ ڕای ئەوروپیەکانیش بزانن لەسەرەوە بابەتەوە ئەوروپیەکانی سوورن لەسەرەوە کە نابێ ئەو ناوچانە بە تەنیا تورکیا لێبێ و نابێ مافەکانی کورد پشتگوێخرێەوە نابێ سووریاش بێ جارێککە خەڵکی کورد پشەوسێنێتەوە. دوجار لە نەتیجەی ئەم گۆڕانکاریانەی کە هەیە ئەگەری دروستبوونی ناوچەیەکی ئامین بە سەرپەرشتی نێودەوڵەتی هەیە و جارێکتر بابەتەکە بەرنەوە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و لێ بڕیار بدرێ بە دروستکردنی ناوچەیەکی ئارام نەک بە سەرپەرشتی تورکیا چکە ئێستا ڕووسەکان خۆیان دایانەوێ بەشدار بن فەڕەنسیەکان دایانەوێ بەشدار بن ئەو کاتە تورکیاش ببێ لەگەڵم هێزانە هیچ کێشەیەک دروست ناکەوە من پێم وایە ئەوە زۆرتر تەکریسی عنی ناوچەی سربەخۆ بۆ کوردەکان وەکو حکمی زاتیش بێ دەچەسپێنێ. بەس مامۆستا جیاوازی چییە بۆنم ئەگەر تورکیا سەرپەرشی ناوچە ئارامەکە بکە و هێزی نێودوڵەتی سەرپەرشی زۆر جیاوازی هەیە ئەگەر تورکیا سەرپەرشی ناوچە ئارامەکە بکە تورکیا هەدەفەکەی ئەوەیە بەڕاستی نەهێشتنی هەموو هێزە کوردیەکانە و جێگیرکردنی ئەو عەرەبانەیەوە زۆرتر دەسەڵاتدان بە عەرەبەکانی کە لە ناوچەکە هەن و جێگیرکردنی هێزەکانی خۆی و من پێم وایە دوجاریش ناکشێتەوە بەڵام ئەگەر هێزی نێودەوڵەتی بیکە من پێم وایە کوردەکان دەسەڵاتی خۆیانیان دەبێ وەگەر ئاوارەکان لەوێش بن هیچ کێشەیەک دروست ناکەن کە ناشگەڕێنەوە بۆ چوونی من مەگەر بە زۆر بیان نێرنەوە بۆ ئەم ناوچانە ئەگەر ڕژێمی سووریا لەوێ هەبێ ئەوانە چۆن دەگەڕێنەوە. دوجار نەک لە بەرژەوەندی تورکیانیە بە زەرەری تورکیا تاو دەبێ و ئەو ناوچانەی کە تا ئێستا با بڵێن لەژێر ئیدارەی کوردیدا بووە لەژێر دەسەڵاتی کوردیدا بووە
و ئەمریکیەکان بۆ بەرژەوەندی خوان لەو ناوچەیە ماونەوە بە ناوی شەڕی داعشەوە لەوێ ماونەوە ڕووسەکانی لێ نەبووە جارێک کرد دەبێت شرعەتێکی نێودەوڵەتیان دەبێت یا بۆ معنایی ئەگەر بێت و ناوچێکی ئارامیان بۆ دروستکەن لەژێر چاودێری نەتەوەی گرتوەکان ئەو ئیدارە کوردیانەوە خوان دەمێننەوە و لە زوڵ مستەم و چەسانەوەش دروست دەبن و بەو هاوشێوەیە کە لە کوردستانی عراقیش دروست بوو ئەوە دەکرێت بەڵام ئەگەر بە تەنیا تورکیا بێت کە من ئەوە زۆر بە دووریە بینم و من پێم وایە تورکیا و رووسیاش بە تەنیا نابن چکە کووتمان سووریاش قسەی خۆی هەیە لەو بابەتەوە ئەمریکەکانی لەم چەند ڕۆژە من پێم وایە هەر بەیانی ئەمریکا و ترامپ پامێکی تری هەیە و چونکە ئەوەش کەسێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا ئەم ناوچانە وەکوە چۆن لەسەر سینێکی پڕ لە زێر پێشکەش بە ڕووسەکانی کردبێ و هەموو بۆ پاراستکەستێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا ئەگەر ڕووسەکان بچنەوە ناوچی سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر جەبار بگەرەمە لای بەڕێزت پێ وایە دەتوانرێت دەم ڕێکەوتنەی تورکیا و رووسیا جێبەجێ بکرێت وەکو ڕێکەوتنەکەی ئەمریکا و تورکیای لێنێت و دەمەوێت سەبارەت بە قامیشلۆ کە بەدەرکراوە لە دەورەی هاوبەش کە 10 کیلۆمەترە بۆچی قامیشلۆش لەو ناوچەیە بەدەرکراوە؟ پێم وایە کۆسپوتەگەرە لە بەردەم ئەم ڕێکەوتنیشە هەیە هەرچەندە کەمترە چونکە یعنی شەڕی تێدا نییە و کە شەڕیش نەبوو کارەکان ڕەنگ بێ ئاسانتر بڕاوە لە ڕێگای گفتوگۆوە بەنسبەت قامیشلۆ پێم وایە شارێکی گەورەیە و هیچ هێزێکی سەربازی داگیرکەر یعنی بۆ خۆی بە باشی نابینێ تێکردەوەیەکی لەو جۆرە بێ لەبەرەوە هێزی سووریاشی هەر تێدایە ئێمە دەزانین ناوچەیەکی دیگەڕێکێکی تێدایە بە ناوچەی ئەمنیدا دەنێن و هەروەها سایلۆ و فڕۆکەخانە ئەوانە هەموو لەژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا وە ئێستش وازانم هێزی تازە هاتووە بۆ دەوروبەری لەبەرەوە خراوەتە دەرەوەی ئەم ڕێکارانەیە
ڕێککەوتنانەی کە کراوە. پێم وایە ئەگەر تەگەرە کۆسپەکان زیاتر لە ڕێگای ئەمریکاوە دێتەکەەوە ئێستا ئەمریکا و هەموو دەستگاکانی ئەمریکا ئێستا وەکو دەڵێ شاگەشکە دەبن بەوەی کە ئەو هەڵەیەی کە ترامپ کردیوە و چۆن سووریای هەمووی ڕادستی پوتین کرد تەنانەت ڕەنگ بێ ئەوەی بۆ زیندوو بکەنەوە کە کاتی خۆی لە کاتی هەڵبژاردنەکەدا بە یارمەتی رووسیا و پوتین بووە بە سەرۆکی ئەمریکا لەبەرەوە یعنی پێم وایە گۆڕانکاری تر بەڕێ باشەوە لە کۆتاییدا ئەم ڕێک بەڵێ ینی پێ دوایە ئەمریکا بە شێوەیە کۆس بۆ ڕێکەوتنەکە دروست بکات ینی چۆن گرفتی بۆ دروست دەکات وڵی ئەو وڵاتانە بە ئاسانی دەتوانن گرفت دروستکەن دوو بەیانی مەسەلەن 50 سەربازی تر بنێرێتەوە بۆ ئەو ناوای یا داوای مەسەلەن ناوچەی دژە فڕین بکە یا داوای ئەوە بکە کە دەبێ هێزێکی نێودەوڵەتی لەو ناوچەیە بێەوە دەبێ بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش بێت زۆر دەیان شێواز هەیە هەڵبەتە لێرەدا ڕەنگ بێ جارێکی تر هەڕەشەی سزای ئابووری لە تورکیا بکەن و لەو ڕێگەیەوە فشارێکی زۆر بخەنە سەر تورکیا هەندێک جارێکی تر هەوڵ بدەن دووری بخەنەوە هەندێک لە رووسیا یان کۆمەڵێک تەگەرە دروست بکەن بۆ ئەوەی تورکیا هەندێک لە خاڵەکان جێبەجێ نەکاوە رووسیا وەکو دەڵێ لێ نیگەران بێ ئەگەر ئەوان دیانەوێ کۆس بوو تەگەرە دروستکەن دەیان شتیان هەیە مەسەلەن ئێستا کارتێکی تازە هێنراوەتە پێشەوە مەسەلەی بانقی خەڵکە هەڵ بانکاسی کە لە ئەمریکایەوە کاتی خۆی درابووە دادگا بەوەی 10 ملیارد دۆلاری سپی کردوێتەوە بۆی ئێران لە ڕێگای ئەو بازرگانە ئازاریە ئێرانیەوە زەڕابی پێ دەڵێن جارێکی تر ئەو کاتە لەسەر داخوازی ئەردۆگان و ترامپ هەڵدرا وەکو دەڵێ دادگاکە پرۆسە دادگایەکە هەندێک دابخەن بەڵام ئێستا داوا دەکرێت جارێکی تر داوا کراوەتەوە کە ئەوە زیندوو بکرێتەوە و ئەمە ینی بڕیارێک دەبێت سزایەکی زۆر گەورە دەبێت بە نسبەت تورکیاوە و ئەو سزایانەی ئێستا لە کۆنگرسی بەڵێ بەڵێ دواتر دەگەڕێمەوە لای بەڵێ دەگەڕێمەوە لای بەڕێزت دکتۆر جەبار مامۆستادارە بکەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی کورد یانی ئێستا لە سووریا پشت بە رووسیا یاخود پشت بە ئەمریکا ببەستێت بۆ ئایندەی کورد یاخود پشت بە هیچیان نەوەست لەنی بەڕاستی ئەوەی واقعەکەیە کورد ناتوانێت دۆستایەتی ئەمریکا و رووسیانەکە کوردەکان خۆیان بە کەوتونە بینی دەست و دەستکەوانی سووریا و تورکیاوە لە هەردوو لاوە فشارێکی زۆریان لێ دەکرێت و کورد لە سووریا کە پێکاتەیەکی زۆر گەورە لە سووریا و کوردەکان ڕاستە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەژین بەڵام لە ڕاستیشە کوردەکان لە شامیش زۆرن هەر لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیەوە پێکاتەیەکی سەرەکی شام و دیمەشقش کورد بووە هەتا ئێستا شانی بۆیە کوردەکان ڕۆڵی گرنگیان هەبووە لە خەباتی سیاسی سووریا بە درێژایی مێژووی سووریا هەتا ئێستاش باش بەڵام بەس لەگەڵەوە شارژەمی سووریا هەتاکو ئەو خۆپیشاندانە نەکراوە دانی بەوان نەناوە کە کورد لە سووریا هەبێ و تەنانەت جنسێ سووریشی پێنەداون و تەنانەت پەساپۆرتیشی پێ نەدەدان یعنی بە تونترین شێوە دەشەوسانەوە دوجار دەرفەتێکیان بۆ ڕەخساوە دوای ئەو ئازادی کاتە پێشە و ئەو ڕاپەڕینی گەلانی سووریا و دوجاری زلێزەکان جارێکی تر بە شار ئەسەدیان هێشتەوە ئێستا کەماوەتەوە بە هەمان شێوەش تورکیا بەبوونی پەکەکە لەو ناوچە کوردیانە و لە کوردستانی سووریا بام لە باشووری ڕۆژاوا وای کردووە کە زۆر نیگەران بێ بەبوونی ئەو هێزەوە پێی وایە ئەوانە بەشێکن لە پەکەکەوە زۆر بە توندی و سەرسەختانە دژایەتیان دەکات وەر شوێنێکشی گرتبێ بەڕاستی بەرە وێرانکردن چووە
ئەمان لەم بینە ناچارن مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن و لەگەڵ رووسیاش بکەن بە دەشبینی باشکرا مەزکامیان زیاد پشگیری کوردەکان کۆبانیە بینی لەم ماوەیە چەندین جار پەیوەندی بە ئەمریکا بە سەرکردەکانی ئەمریکاوە کردو پایامیان دەداتێ و بە ئەوروپیەکان بە فەڕەنسا بە ئەڵمانیا و دوجاریش بە ڕووسەکانەوە گرنگەکە ئەوەیە ئەمڕۆ رووسیا ڕۆڵی کاریگەری هەیە لە سووریا و حکوومەتی سووریا بەدەستی رووسیا دەجوڵێتەوە بۆ کامیان کاریگەری زیات ئێستا ئەمڕۆ لەسەر سووریا رووسیا کاریگەری زۆر گرنگی هەیە و بە عملیش لە مەیدانەکە رووسیایە و ئەمریکاش دوجار هەچەند پەیامەکانی ترامپ من پێم وایە پەیامی ڕاستە لە ڕووی یاساییەوە تاکە خاوەنی بڕیاری گەورە ئەمڕۆ ترامپ لە ئەمریکا و تەنانەتەوە تا کۆنگرێسیش ناتوانێت ڕێگەی لێ بگرێت بەڵام سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە پێگەیەکی لە سووریا هەبێ بۆ کوردەکانی زۆر گرنگە چونکە پێگەی ئەمریکایانی پێگەی ڕۆژاوایانی پێگەی نەتەوە گرتوەکانیانی پێگەی ئەوروپا چونکە ئەمریکا دەتوانێت بەڕاستی فشار بخاتە سەر تووتیا دەتوانێت فعلەن ئابوووریەکەی بڕوخێنێ دەتوانێت بیگوشێ دەتوانێت کار بکە بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتێکی ئێستاشێ لە دایەتا هاتووە بیگۆڕێ ئەمریکا زۆر گرنگە بەڵام ترامپ بەڵێ ئێمە و شەڕی کورد و تورک سەدان ساڵە هەیە بە ئێمە چارەسەر ناکرد شەڕی کورد و تورک ئێمە پۆلیس نین نایپارێزین کەفی خۆیانە با رووسیا بێ حیمایان بکە با لەگەڵ سووریا ڕێکەوە یعنی کارنەهوی ئەمە حەقمان نییە ئەوە حەقمان داوەتە رووسیا چییە کابیکە بۆی ئەمانش لەم حاڵەتە ناچارن پەنا بۆ رووسیا بەرن بۆی بمێنەوە بەس دوجار جارێکی ئەمریکەکان دەگەڕێنەوە نایانەوێت جێپەیەکیان نەبێت لە ناو سووریا سووریا وڵاتێکی زۆر گرنگە ئەگەر جێپەیەکیان نەبێت لە سووریا لەم کێکە بێ بەژە بن ئەمریکا هەیە تورکیا ئەفەن رووسیا هەیە تورکیا هەیە ئێران هەیە بەڵام خۆنیش توانە دەروبەری ناوچە نەوتەکان دەمێنەوە ینی ترامپ ئاماژەی بەوە دەکێزیان ماوەتەوە لە خۆی بڕیارەکەی هەفتەی پێشووی ئەو بوو کە ئێمە هیچ سەربازێک نایاڵینەوە و سووریامان هەر ناوێ بەڵام ئێستا وا وردەوردا دەزانن کە گرنگە دانەوێ هەبێ ئەمریکایە کە دەیەوێ عراقیە بێ حتمما دەیەوێت لە سووریا جێپەیەکی باش بەس ئەمڕۆ عێراقیش وتفوی ئێمە ئەو هێزانەی ئەمریکا ڕەزامەندیان نییە بۆمانەوە لە عێراق پێ دوای عێراق و دەسەڵاتی ئەمریکا باشتە بێ ئەمریکا تا لە تورکیا دەچێتەوە ناوچانەی نەوتی لێ بە دوای نەوت و بەرژەوەندی لە سووریا لە عێراقیشان نەوتی لێ داهاتی لێ پارەی لێ دەچێتە سعودیە دەڵێ سعودیەکان پارەیان پێ پارەمان دەدەنێ ینی بەڕاستی ئەمریکا بە دوای ئەوە گەڕێ و حقیقەتی جوایە بەزەوەی ترامپ شێتانە دەیڵێ بەڕاشکاوی ئەوانی کە نایڵێن لەکوێ بەرژەوەندیان هەبێوان لە عێراقا بەرژەوەندیان هەیە هینا ئێرەشیان بەجێ دەهێشت ئەوە تا هێزەکانی ئەمریکا خۆ لەم ناوچانە دێن و دەچن بەس دایانێ نایەنێ عێراقیان لە دەست دەرچێت دایانەوێ ڕۆڵیان نەبێت چەند بە بۆچوونی من لەسەر زەمینی عێراقا تا ئێستا ڕۆڵی کاریگەری ئێرانە ئەو هەیەی ئێران بێسترە دەست کاریگەر نییە بەڵێ لەسەر زەمینە ئێران بێسترە دەکرێت ئاسمانی عراق بەدەست ئەمریکیەکانەوە بێ ئەمە دروست بێ ئەم تعبیرە گەر بیڵێم باش لە کوردستانیشە خۆ دەزانی ئێمە هەرێمێکمانەیە بە هەمان شێوە ئەو تا لە بەغدا دانەوەی خۆپیشاندان بکەن و داواکاریانەوەی دەستورەکە بگۆڕێ من پێم وایە ئەمەش پیلانێکە لەسەر پلانێک ئەم پیلانەش دژی هەرێمی کوردستانە دوجار گۆڕینی عەبدولمەهدی پلانێکی ترە پیلانێک ترە لەسەر هەرێم دوجاریش هاتنی هێزەکانی تورکیا بۆ ئەوە تورکیاوا لەیەکا کە ئێستا لە کورد لێرە هەن تورکەکان لە دەیان بنکیان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام دواتر بێباکتر دەبن کە بێنە ناوە هەر دقەیەکی ویستی بێتیان هاتوونەوە تا دێن لە سلێمانی لە شاخی گۆیژە دوو چالاکوان بوونە قوربانی بە فڕۆکەی بێدەنگی تورکیا دوو کادری پەکەکە ئەمە کەم نیان تورکیا لەوە دیێم چالاکیەکە و هەر شوێنێک تریش بێ دەرگا بۆی کراوەی و هەرێمی کوردستانی ناتوانێت ڕێگری بکە سپاس دەکەم دەگەڕێم وڵای بەرز دکتۆر جەبار بگەرم وڵای بەرز دەمەوێت سەرنجی بەڕش بزانم ئایندەی کورد لەگەڵ رووسایە یاخود لەگەڵ ئەمریکا لە سووریا ینی کامیان زیاتر دەیانەوێت ینی مافەکانی کورد هەبێەوە ئەو داکۆکەی رووسیا بۆ توێژینیان کورد و حکوومەتی سووریا لە پێناو چییە؟ ینی پێم وایە ڕۆژهەڵاتی سووریا بە ڕۆژاوای کوردستانشەوە ئەمریکیەکان دەستیان لێ هەڵگرتووە و ڕادستی سووریان کردووە بەلای ئەمریکیەکانەوە ئەو ناوچەی پێگەیەکیان هەیە لە سەربازگەیەکیان هەیە لە تەنەف پێم وایە ئەوە بەلایەوانەوە زۆر گرنگە لەلایەکەوە دەتوانن ئیسرائیلی پێ بپارێزن لەلایەکی ترەوە ئوردونە و بەشێکیشە لەوەی کە ڕێگەگرتنە لەوەی ئەو ڕێگەیە کە دەڵێن ئێران دەیەوێت بیکاتەوە یا کردوێتەوە بەسەر عێراقا بەرەو سووریا و بەرەو لوبنان و بەرەو دەریای ناوەڕاست بۆیە پێم وایە وادا بەشکراوە سووریا هەمووی بە ڕۆژهەڵاتەکەیەوە جگەل لە هەندێک باشووری ڕۆژئاوای
بۆ ئەمریکا بێ بۆ ماوەیەک ئەویش بەڵام عێراق جیاوازە ئەمریکا و عێراق ڕێکردنامەیەکی استراتیژیان هەیە کە پێی دەڵێن چوارچێوەی یاریپاری استراتیژی و ئەوانە لەبەرەوە بەڕاستی عێراقیەکان هەرچی بڵێن و هەرچی نەڵێن یعنی ناتوانن چکە بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە کۆمەڵە زۆر مەرج و ئەوانە ڕێککەوتنی لەسەرکراوە و دەوڵەتان ناتوان هەروە بە ئاسانی ئەمڕۆ بڵێن نەخێر من ئەمە ناکەم ئەوەی پەیوەندی بە کوردەوە هەیە من پێم وایە لە کۆتاییدا ئەوان هەر لەگەڵ ڕژێمە هەرچەندە ئێستا ڕژێم باچووە بەلووتە و جاران دەیوت هێزە کوردیەکان و دەنانە دەیوت هێزەکانی سووریای دیموکرات و چی ئێستا هەراڵێ جوداخوازەکان ئیبنەڵڵال ئەمانە یعنی وتاری فەرمی سووریا گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام لەگەڵ ئەوەژە سووریا لە بارێکی لاوازە کوردی شەڵبەتە لەو لاوازترە بەڕاستی بەڵام بڕیاری سووریا ئەمڕۆ بەدەست رووسیا و بەدەست هیچ کەسێکی ترەوە باشە دکتۆر بەڵێ بە کورتیانی پێ دوایە رووسیا لەگەڵەوەی کورد جۆرێک لە نازانم فیدراڵی حکمی زاتیە بێ لە سووریا حکمی زاتیە پێ دەڵێن ئۆتۆنۆمی کولتوری ڕووسەکان من 6 ساڵە وڵاتە ژیاومە ئەو هینە دەزانم یەک نمونەیەکتان بۆڵێمەوە پیاوێک هەبوو سەرۆکی یەکێ لە کۆمارەکان بوو وازی لێ هێنا هات بوو بە سەرۆکی ئینستیتوتی ڕۆژهەڵات ناسی کەوانە گرنگ بوو بەلایەوە لە مۆسکۆ سەرۆکی ئینستیتوتێ بێ پێی گەورەتر بوو لەوەی سەرۆکی کۆمارێک بێت کە هیچیان بەدەست نەبوو هەموو شتێ لە مۆسکۆوە بڕیاری لەسەردرا لەبەرەوە ئەوان فێری ئەوان ئێستا ئەو هەموو یەکە فیدرالی و کۆماری و ئۆتۆنۆمی و ئەوانەی لە رووسیا هەیە یعنی جۆرێکە لەو ئۆتۆنۆمیە کە وەختی خۆی سەدام حوسێن دەیدا لەوە زیاتر نییە لەبەرەوە جۆرێک لە یعنی مافی کولتوریان هەبێ جنسیەیان هەبێ بە زمانی خۆیان بخوێنن خۆ ئەوەش بە نسبەت کوردی سووریاوە لەگەڵ 10 ساڵ پێش ئێستادا بەڕاستی پێشکەوتنێکی نە گرنگ ئەوەیە کە مرۆڤەوە بڵێ ینی لە 2020 کوردی ڕۆژئاوا وەکو 2010 نابن قەت جارێکی تریش بۆ ئەوە ناکە باشە دکتۆر بەڵێ زۆر بە کورتی داقەیەک سەبارەت بۆی کە پێشتر باس لەوە کە دەگەر ڕێکەوتنەکە تەنها ئەگەر تورکیا و رووسیا ڕێگری لە جینۆسایدی کورد بکاگەرنا لە بەرژەوەندی کوردانیە ئەگەر بە کورتی ئەممان بڕوم کەیتەوە سوپاس دەکەم وڵا جینۆساید ئێمە بینیمان مەسەلەن زۆر جار دەوترێ کە دژی ڕێکخراوە کوردەکان بەڕاستی تەنها دژی ڕێکخراوە کوردەکان نییە دژی هەموو کوردێکە ئەوەی دەعافرین بینرا ئەوەی دەعافرین تاوەکو ئەم ڕۆژڕوو ئەدا بەڵگەی ئەوەیە کە مەسەلەکە بڵێن ڕێکخراوێک نییە کە تورکیا دژی ئەو ڕێکخراوە هاتوێ نەخێر یعنی بەلای ئەوانەوە و ڕۆژانە ئەوان دەیڵێن نامانەوێ ئەزمونونەکەی نەوەتویەکی وەکو خۆیان دەڵێن باکووری عێراق دووبارە ببێتەوە خۆ باکووری عێراق نەپێکەکە بوو نەیەپەگە بوو دوو سەرکردە بوون کە هەردووکی پاسپۆرتی تورکیان لە گیرفانە بۆ ئەو کاتە یعنی ئەوەندە نزیک بوون لە تورکیاوە تاوەکو ئێستەش زۆربەی بڵێن بەرپرسەکان یعنی نزیکن لە تورکیاوە و کێشەیەکی وان نەک بۆ تورکیا دروست نەکردەوە بەڵکو قازانجێکی زۆریان بە تورکیا گەیاندووە لەبەرەوە یعنی مەسەلەکە دژی کووردە بۆیە دەڵێم کوردی ڕۆژاوا لە جینۆساید ڕزگار بوو لەو جینۆسایدەی چاوەڕوانیانێت ڕاستە شتێکی کۆنکریتیان بەدەست نەهێناوە بەڵام هێشتا دەرفەت هەیە شت بێنن ئەگەر بۆ خۆیان زۆر بەباشی و یەکپەگە و ئەوانەیش بە سیاسەتەکانی خۆیان ناچوونەوە و جۆرێک لە یەکدەنگی نیشتیمانی لەو پارچەی کوردستانە دروست. بەڵێ سپاس دەکەم دکتۆر مامۆستا کاتمان زۆر کەمەوە بەس دەمەوێت سەر ئەو ڕووداوەی چێیازمەر کە ئاسایش ئەمڕۆ ڕاگەندراوی بڵاو کردێتەوە دوو کادری پەکەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان کراونەتە ئەحماس پێ دوای ئەمە پێشەلکردنی سەروەری خاکێرێمیشە یاخود لێک دەدەیتەوە زانانی ئەمە پێشەلکاریە بەرامبەر سەروەری خاکێرێن پێشالکە بۆ هەموو یاسایەک بەڵام خۆ دەزانی بوونی هێزەکانی تورکیا شتێکی تازەنێ لەم هەرێمە و دەیان بنکەی سەربازیان هەیەەوە بخواان بارەزی خۆیان تەراتێن دەکەن دەستگەهاوەگری وڵاتانی تر بەزانی چۆنە سەردەمە حیزبە کوردیەکان خۆیان پانایان بۆ هێزی تورکیا بردو هێزی تورکیان هێنا و ئەم لەویدا و ئەو لەویداوە ینی تورک خۆی کورد خۆی پێشڕەوی کردووە
پێشیان کەوتۆ چاوساغی بۆ کردوون تا تورک بێتە ئێرە دواتریش تورکیا ئێستا سوودێکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دەبینێ و ڕێکەوتنامەی 50 ساڵی هەیە و نەوت دەبا و دوجاریش هەموو ئەو وڵاتانە لە بەرژەوەندی کوردیان ناوێ ئەو ڕۆژەی ڕیفراندۆم کرا تا سەرسخان دژایەتیان کرد مەرزەکانیان داخست ڕێگایان پێنەدا هەڕەشەی هێنانی سەربازی زیاتریان کرد ئەوە تا ئێستاش بە ئارزوی خوان هەرچی بیانە لێرە جێبەجێیەکەن و ڕێگە نادەن لە سووریایش دروست بێ دەڵێن باوەکو باکووری عراقی لێنەیە ینی نەبڵکو ئەو هەرێمەی لێرەی لێش دروست بێتەوە گشتی دەستگای هەواڵگیری و سیخوڕی وڵاتان لە هەرێم بڵاوبوونەتەوە زۆرە یانیوان کە بنکەی سەربازیان هەبوو بێگومان بە لە هەموو وڵاتێکا دەستگای سیخوڕی هەیە و کاری خۆشیەکە لە هەرێمی کوردستانە زیاتریش دەتوانن ئیش بکەن و زۆر بە بەربڵاوی چکەوتم لە باشە پێویستەکە لە هەر شارێکا قونسولەیەکە بێ ئێستا لە سلێمانی قونسولەیەکە لە هەولێریش قونسولەیەکە لە پێم وایە لە دوهۆکی ژەگەر قونسولیان نەبێت جێگرێکیانی ئەمە ئیشی چیەکەن هەموو ئیشی لەو بابەتاکەن بەڕاستی بە ئارزوی خۆیان وەکوتم کە بنکەی سەربازیان هەیە بە ناوی قونسولیان هەیە دەستگا هەواڵگرەکانیان کاری خۆیان دەکەن وار کەسێکیش دژایەتیان بکە ئەوە پێمان دەڵێوان دەتوانن بێن لە ناو ماڵەکانیانە بیان کوژن و بیان بن و هەرچی بکەن و دوجاریش بەڕاستی ئەمە هەڕەشەیە کە دەبێ ئێمە کورد باش بیرکەینەوە هەر ڕۆژێک بیانەوێ هیچ کەسێک دۆستی ئێمە نیە خۆمان نەبێ دەتوانن بەهێزەکانیان بێنەوە هەرێمەکەش ناوبەرن ئاسان نییە بەڵام دەبێ خەڵکی کوردستان و بە تایبەتی بەرپرسە سیاسیەکان زۆر باش بیر لەوە بکەنەوە و چیتر ئەو خلافاتەی لە نێوان خۆیاندا هەیە نەمێنێەوە چارەسەری سپاس دەکەم سپاس بە وەرەزان مامۆستادارا محەممەد ئەمین ئەندامی پێشوەسەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سەدۆی سەرکی هەروە لە هۆڵەنداوە دکتۆر جەبار قادر شارەزای کاروباری تورکیا سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بە ئەو کارانم خواتان